لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵم ئەم ئێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. پرسی چارەسەرکردنی قەیرانی دارایی مێژوویەکی دوور و درێژی هەیە. لە دوای جەنگە جیهانیەکان و ئەو ماڵوێرانیەی کە بەسەر جیهاندا هاتووە، ئەم پرسە زیاتر زەق بۆتەوە. بەتایبەت کێ بەرپرسیارەتی قەیرانەکان دەگرێتە ئەستەوە بە دیاریکراوی کێمە قسەی لەسەرەکەن قەیرانی داراییە. خەڵک بەرپرسیارەتی قەیران ئەبێ بگرێتە ئەستەوە یاخود حکوومەتەکان. پێش جەنگەکانیش لە قوتابخانە فکری و ژیاریەکان بەتایبەت لە قوتابخانە ئابوووریەکان و ئەو قوتابخانەی کە گرنگیان بە بابەتی ژیاری و کۆمەڵایەتی داوە ئەم پرسانە باس کراون و بە وردی لە منهەجیەتی باسکردن لە حکومڕانی و ئیداری حکومڕانی ئەم پرسە بە هەند وەرگیراوە. لە گەرما و گەرمێم ئێوارێدا لە تەوەری یەکەمدا گفتوگۆ لەسەر چارەسەرکردنی قەیرانی داراییەکەی لە دووڕیانێکدا. ئایا حکوومەتەکان بەرپرسیارەتی هەڵەگرن یاخود هاوڵاتی؟ ئایا ئەم پرسە بە تەنها وەکو پرسێکی ناوخۆی حکوومەتەکان تەماشا دەکرێت یاخود لە دەرەوەی دەوڵەتەکانیش کاریگەری هەیە لەسەر قەیرانە داراییەکان و چارەسەرکردنیان؟ بەڕێز ئەکرەمی مێهرداد وەکو نووسەر و ڕووناکبیر لە تەوەری یەکەم لەگەڵماندایە بۆ شرۆڤەکردنیەم بابەتە. بەڕێز ئەکرەم بەخێر بێت. با لەوە دەست پێ بکەین، قەیرانی دارایی دەرەنجامی چییە؟ خراپی حکومڕانی، بارودۆخی ناچاری، نەبوونی سەرچاوی دارایی، کامانن کاریگەری دروستەکەن و دەبنە قەیران؟ ئەگەر لەبەر کات باسی قەیرانی دارایی لە کوردستان و لە عێراق بکەین چەند شتە. یەکەم ئەو گەمارۆ ئابووریەی کە چەند ساڵێکە حکوومەتی عێراق سوێتە سەر کوردستان و خۆتان نەزانن مەسلەی موچەی کوردستان هەمیشە یەکێکە لە ئاستەنگەکان لەگەڵ حکوومەتی بەغا. دووهەم کەمبوونەوەی نرخی نەوت. سێهەم کە لە هەمویان گرنگترە بە بڕوای من نەزانین یان بەڕێوە نەبردنی باشی سیاسەتی ئابووریە کە لە کوردستانە هەبوو. بەڕاستی یەکێک لەو مەلەفانی کە لە کوردستانە بە تایبەتی لە ماوەی 6 ساڵی ڕابردووە کە دەسەڵاتی کوردی زۆر لە هەموو مەجالەکان خراپتر لە هەموو مەیدانەکانی تری ژیانی دەسەڵاتدارەتی و کۆمەڵایەتی بە بڕوای من مەسلەی ئابووریە کە نەیتوانی ئەو قەیرانەی کە هەم لە کوردستان لە ناو خۆی کوردستان دروست بووە و هەم لە بەهۆی عێراقەوە و هەم بەهۆی و هەلومەرجە جیهانیەی کە مەسلەی شەڕی داعش و مەسلەی قەیرانی ئابووری و دارایی لە جیهاندا دەسەڵاتی کوردی بەداخەوە کە نەیتوانی ڕێکارێک یان ڕێچارێکی باش بدۆزێتەوە. بۆچی نەیتوانێت ڕێکارێک یا ڕێچارێک بدۆزێتەوە؟ ڕێگا و ڕێچارە نەبوون؟ کاگی یوسف یەکێک لە کێشە زۆر زۆر گرنگەکان وەکو خۆش لە پێشێکی کاباس کرد لە کاتێکە کە قەیرانی ئابووری و دارایی لە وڵاتێکە هەیە بێگومان دوو ڕیانێک پەیدا دەبێ یان دوو بۆچوون پەیدا دەبێ. بۆچوونێکیان ئەوەیە کە زیاتر بۆچوونێکی ستەمکارانەیە و بۆچوونێکە تا ڕادێک تایبەتمەندە بە وڵاتانی دیکتاتۆری و بە وڵاتانی جیهانی سێهەم کە باری گرانی ئەم قەیرانە ئەخەنە سەرشانی خەڵک. بەداخەوە لە ماوەی 6 ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستان باری گرانی قەیرانی ئابووری و دارایی خراوە سەرشانی خەڵک، نەک تەنها بە کەمکردنەوەی هەنگی خزمەتگوزاری و مافەکان و ئەوانە، تەنانەت دەستبردن بۆ ئەوەی کە مەعاش کەم بێت یان نەبێت یان ببڕێت یان ئەو شتەی کە خۆیان پاشەکەوتی موچە. بە بڕوای منەمەی کێکە لەو زوڵمانەی کە دەسەڵاتی کوردی لە خەڵکی کوردستانی کردووە کە ئەیتوانی وانەکە باشە کە ئەیتوانی چی بکە. بۆیە ئێمە کە باسی ئەتوانن چی بکەن ئەوان ئەبێ بچینە سەر ڕێکاری دووهەم. ڕێکاری دووهەم ئەو ڕێکارەیە کە بە ڕێکاری دیموکراتی و بە ڕێکاری ئازادی ناسراوە کە ئەویژەوەیە باری گرانی قەیرانی ئابووری لەسەر شانی خەڵک هەڵەگرن ئەیخێنە سەر شانی کۆمپانیاکان، سەرمایەداری، دەوڵەمەندەکان و حکوومەتەکان. ئەم کارە چۆنەکەن؟ یەکەم شت کە حکوومەت دەیکا ئەو خەرجە زۆرانەی کە حکوومەت کردوێتی کەمی ئەکاتەوە. دووهەم ئەو پارانەی کە هی حکوومەتە و لە لای کۆمپانیاکانە یان لە لای تایبەتیەکانە
جارێکی تر وەریەگرێتەوە یا نیسبەیەک وەرەگرێتەوە و ئەیخاتەوە کار و جارێکی تر ژمارەیەکی زۆری تری خەڵک ئەخاتە کارەوە. ڕێگەی سێهەم ئەوەیە کە باجی تەساعودی تو خۆت جەنابەت ئابووری ناسی باجی بابڕێن تەساعودی ئەخاتە سەر کۆمپانیاکان و بەو باجە ئەتوانێت چارەسەری زۆر کێشە بکە بە تایبەتی کێشەی دارایی مەسەلەی سیو لەوانە. خاڵی چوارەم زەمانەتکردنی کەرتی تایبەت. کەرتی تایبەت کە تۆ کەرتی تایبەت زەمانەکەی بێگومان باج وەرەگری هەم لە خاوەنکار هەم لەوەی کە کار ئەکاجا ئەو کەسە کارمەندە یا کرێکارە ئەم باجە ئەخرێتە بانقی زەمانەوە لە بانقی زەمانە بەکارە برێ دیسان ژمارەیەکی تری خەڵک تۆ ئەتوانی بخێتەوە ئیش و ئەو کەس ئەنجا ئەو هەڵاوسانەی کە خەڵک ئێوێ لە حکوومەتەکانە لە وەزیفە حکوومەکانە تاعین بێ خەڵک مەجبور نییە لەو کاتیا بێ بۆیە لە کەرتی تایبەت زۆر بە ئاسانی ئەتوانێت تاعین بێ و زەمانی ئایندەشی بکرێ. بەڕێزەکرم ئەو دووڕێکاری ئاماژەت پێدا بەرپرسیارەتەکە بخێتە سەرشانی هاوڵاتی کە ناود ناستەمکارانە لە هەرێمی کوردستانە بەرپرسیارەتەکە بخێتە سەر کۆمپانیاکان. ئەمە نمونەیە کە لە جیهانەوە وەرگیراوە نەک لە هەرێمی کوردستانەوە دەرئەنجامی هەبوو بێ. واتە بابەتێکی ناوخۆی نییە بۆ هەرێمی کوردستان لە زۆربەی وڵاتانیشان بابەتە ممارەسە کراوە. بەڵێ تۆ تەمەشاکە با زۆر نڕوین بۆ تاریخی دوور لە دوای جەنگی جیهانی دووهەم کە ماڵوێران کەرترین جەنگە تا ئێستا لە تاریخی مرۆڤایەتیە وانە کە ژماری کە وێران کارترین جەنگە زۆربەی زۆری وڵاتانی ئەوروپی بە تایبەتی ئەوروپای غەربی و ئەمریکای باکوور بە ئوسترالیاش و بە ژاپۆنیش و بە زۆر وڵاتی تریش لەو کاتایە بەرەو دەوڵەتی ڕەفات چوون. یعنی لە دوای قەیرانێکی سەختی ئابووری و لە دوای جەنگێکی ماڵوێران کرد بەرەو دەوڵەتی ڕەفات چوون. چیان کرد؟ ئەم شتانی کە من باسم کرد هەموو ئەو شتانیان کرد. بێجگەلەوە هاتن یاسای کاریان دامەزران، هاتن با بڵێن یاسای پشتیوانیکردنی مستەهلیک و بەکاربەریان دامەزران، هاتن یاسای پشتیوانیکردن و زەمانەتکردنی حەقی نەخۆشیان دامەزرن. یعنی تۆ تەمەشاکە نەک تەنها مەسلەی ماف و ئازادی و کاریان بۆ خەڵک دابین کردووە بەڵکو زۆرێک لە ئیمتیازاتیشان بەرهەم هێناوە. بەچی؟ بەم ڕێکارانەی کە منوتم. بۆیە زۆرێک لە بیرمەندەکان ئەڵێن لە کاتێکە کە قەیرانی ئابووری هەیە قەیرانی دارایی هەیە زۆربەی وڵاتەکان لە بینی دۆڕیانەکان یا لە بینی ئەوەن بگەڕێنەوە بۆ ستەمکاری و دیکتاتۆری یانەوە تا بەرەو دەوڵەتی ڕەفا بڕۆن. بەداخەوە ئەوەی کە لە کوردستانە کراوە تا ئێستا ڕێگەی یەکەمە کە هیچ کام لە تەڕەفەکان من هیوادارم یەکێ لە تەڕەفەکان یان یەکێ لە حیزبەکان و بەتایبەتی ئەگەر یەکێتی بتوانێت ئەو کارە بکە یان مەبەستی بێ ئەو کارە بکە بە بڕای من زۆر بە ئاسانی ئەتوانێت ئەم کارە بکە بەوەی کە پارەکانی خۆی لای دەوڵەمانەکان کۆکاتەوە لای کۆمپانیەکان کۆکاتەوە و کارتی تایبەت زەمانەت بکە و خەرجەکانی حکومەت کەم کاتەوە خەرجەکانی حیزب کەم کاتەوە بەمانە دەتوانێت پارەیەکی زۆر کۆکاتەوە و بەم پارەیە دەتوانێت ئەگەر ئیجازەبەی ژێرخانی ئابووری هیچ نەبێ ئەگەر نەشی بۆ ژێنێتەوە بەڵام ژێرخانێکی ئابووری گونجاو دروست بکە کە لەسەر ئەو ژێرخانە ئابووریە بتوانێت ئەم شتانی کە من باسیەکەم هەنگایی بۆ بڵێ. لە هەرێمی کوردستانە ئەم پرسی هانابردن و بەکارێنانی بەرپرسیارەتیە خستە سەر هاوڵاتیە بابەتێکی نەزانی بووە یاخود بابەتێکی ناچاری بووە کە حکوومەت بیری لەمە کردێتەوە بەرپرسیارەتی قەیرانی دارایی یاخود قورسایی قەیرانی دارایی بخاتە سەر شانی هاوڵاتی. بە بڕوای من مەسەلە بیر و باوەڕە. یەکێ لە کێشە گەورەکانی دەسەڵاتدارەتی کوردی هەر لە ساڵی 91ەوە هەتا ئێستا بە بڕوای من ئەمەیە. با نمونەیەکە بۆ بێنمەوە ئەگەر بیرت مابێ ساڵی 2005 منە وەختە ڕایشکار بووم لە ئەنجومەنی وەزیران. ساڵی 2005 ئەم حکوومەتە نەک مەعاشی ئەدا قەرزی بچووکی ئەدا وابوو مەعاشی قوتابی خوێندکارانی زانکۆی ئەدا سلفەی زەواجی ئەدا
سلفەی عقاریەدا لە 2009 مە زۆر زیادی کرد نا لە 2005 من بخۆم لە ئەنجومەنی وەزیران و واگام لە تەفاسیل بوو باشە لە 2005 باشە لە 2003 ئەمە دەستی پێ کرد باشە قەرزی بچووکێدا و نابنە دەرەوەی خەڵکیش بۆ هین تەنانەت ئەگەر تۆ مەسەلا ئیشێکی بچووکت دامەزرانایە حکوومەت قەرزی بچووکێ دایت باش پرسیارەکە ئەوەیە ئێمە لە ماوەیەکی دیاریکراوە توانیمان ئەم کارە بکەین بۆ ئیستا ناتوانین بیکەین مەسەلەکە بە بڕوای من ئەوە نییە کە پارە نییە ئەگەر تۆ میقداری ئەو پارەی کە ئەو وەختە لە کوردستان هەبوو لەگەڵ ئێستا بەراوردی بکەی ڕەم بێ ئێستا زۆر لەوە زیاتر بێ بەڵام کێشەکە لەوایە ئێستا ئەم دەسەڵاتی ئێستا لە کوردستانایە لەگەڵ دەوڵەمەندەکان و لەگەڵ کۆمپانیاکانە سێ زۆر پەیوەندی هەیە یانەوەتە پیاوانی سیاسەت و دەسەڵات بۆ خۆیان سەرمایەدارن یانەوەتە شەریکن لەگەڵ یانەوەتە ئەگەر هیچیان نین بەڵام مەسلحەتی ئەوانە پارێزن بە بڕوای من ئەبێ ئەمە بگۆڕێ بەو چوار شتەی کە من وتم کە خەڵک بپارێزی مافی خەڵک بپارێزی ژیانی خەڵک بپارێزی و خزمەت گوزاریەکان جارێکی تر بێنیتەوە بەچی بە کۆکردنەوەی ئەو پارەی کە لە هەیە لە مێژووی زۆر نزیکە لە یۆنان کاتێکە سیریزە هاتە سەر حکم 350 ملیارد یۆرۆ قەرزاری بانقەکانی ئەوروپا و بانقی نێودەوڵەتی ئەوانە بوو لەگەڵ ئەوەشە توانی جارێکی تر کەرتی ئابووری ببوژێنێتەوە و ژێرخانی ئابووری ببوژێنێتەوە بەچی بەم ڕێکارانی کە من باسم کرد بۆیە نمونەی حربی عالەمی جەنگی جیهانی دووم بۆچی هێنایەوە لە دوای ماڵوێران کەرترین جەنگ کە تا ڕادەیەکی زۆر هەموو ئەوروپا تەخت بوو بەڵام لە دوای ئەوە دەوڵەتی ڕەفای ئەوروپی دەستی پێ کرد بۆیە هەموو وڵاتێک ئەوەنە سەروەتی تایە ئەگەر بێت و حکوومەتەکان مەسئولانە کۆیکەنەوە و جارێکی تر بەو ڕێکارانی کە من باسم کرد لە بەرژەوەندی خەڵک بەڕێزەکرام ئەنی کۆکردنەوەی پارە دەبێتە زامن بۆ چارەسەری قەیرانی دارایی بەشێکی زۆری قەیرانی دارایی و خۆش داماژت پێدا زیادبوونی خەرجە گشتەکانی دەوڵەتە ئەگەر بابەتەکە پێچەوانەکەیتەوە هەر حکوومەت خەرجەکانی کەم کاتەوە زامنە بێ بۆ چارەسەری قەیرانیداری یاخود ئەم پارانەی کە ئاماژەت پێدان لە دەوڵەمەند و ژێرزەمین و ئەمانە کۆ بکرێتەوە و ئیداری بێتەوە ناو ئابوووریەوە هەموویەتی پێکەوە تۆ مەسەلە تەمەشاکە لە کوردستانە مەعاشە باڵاکان چەند زۆرە یا مەسەلە ئەو مەعاشانی بکە بە نامستەحەقە درێن بە خەڵک چەند زۆرە یان ئەو پارە زۆرانەی کە لە لای کۆمپانیاکانە چەند زۆرە یان ئەو ئیمتیازە زۆر و سیر و عەجایبانی کە درراوە گریمان بە کۆمپانیاکانی کە ئەم شارە تازانیان دروست کردووە بزانە چه ئیمتیازێکی زۆریان دراوەتێ و لە ئەنجامە چ قازانجێکی زۆریان کردووە تەمەشاکە خۆتۆ ئەگەر بە نەزەری ئەعتیبار بیگری قەیرانی ئابووری ساڵی 2008 دنیاوە بە تایبەتی لە ئەمریکا لە قەیرانی عقاراتەوە دەستی پێ کرد وانە مەسلەی خانوبەرە ئۆشتانە باشە ئیسا لە کوردستانەوە بە تایبەتی لەم شاری سلێمانی بزانە چەند شاری تازە دروست بووە چەند ئیمتیاز دراوە بە کۆمپانیاکان باشە چەند پارەیەکی زۆر لە خەڵک سندراوە پرسیارەکە ئەوەیە حکوومەت بۆ بیر لەمە ناکاتەوە کە خەڵک بپارێزێ لەم مەسەلەیە پاراستنی خەڵک هەم لە کەرتی تایبەت هەم لە کەرتی گشتی هەم لەم مەسلەی خانوبەرە هەم لە شتانی کە پێی ئەوترێ مسلەماتی حقوقی ئینسان مافی مرۆڤ دیموکراسی ئەوەیە چۆ دیموکراسی ئەرەوە نیە 4 ساڵ جارێک انتخابات بکرێ ئەم حزب دەرناچی حزبێکی تر دەرچێ مە پێوترێ لانی کەمی دیموکراسی و دیموکراسیەکی زۆر بیدائیە کە لە زۆر شوێنی دنیا ئەسڵەن هەر بە دیموکراسیش حساب ناکرێ دیموکراسی ئەبێ بچێتە ئاستی ماف و ئازادی و عەدالەت و بەشداری و مافەکانی مرۆڤ و ژیانی خەڵکیش جارێکی تر لێرە ڕادوەسنم ئەنی کە حکوومەتی هەرێمی کوردستان بێ هەر حکوومەتێک کە بیر لە ڕێگەچاری یەکەم بکاتەوە بیر لە دومیان نکاتەوە کە خۆی بەرپرسیارەتەکە هەڵ بگرێت پەیوەندی بە ممارەسی دیموکراسی و شێوازی حکومڕانیەوە هەیە نا پەیوەندی بۆ بیر و باوەڕەوە هەیە کە ئەگەر دیموکراسی دەسەڵاتی خەڵکە هەڵێن دەسەڵاتی خەڵکە دیموکراسی تەرجمەکەیەوە نیە دەسەڵاتی خەڵکە ئەی بۆ مافی خەڵک نییە ئەی بۆ ژیانی خەڵک نییە
بۆ عەدالەت نییە بۆ خەڵک ینی بۆیە ینی خۆ قسەکە لەسەرەوە نییە ئێمە باسی سیاسە دەکەین بۆ خەڵک باشە باسی مافی خەڵکی ژەکەین باسی عەدالەتی ژەکەین لە کوردستانە کێشەی گەورەی دیموکراسی کوردی یان سیاسەتی کوردی بەگشتیەوەیە کە بیر لەم مەسەلەیە نەکراوەتەوە هیچ کام لە حیزبەکان ئەم پرۆژەی نەکردوتە پرۆژەیەکی خۆی بە بڕای من هەر حیزبێ لە کوردستان هەر حیزبێ لە کوردستان بە تایبەتی لەم سەردەمی قەیرانی ئابوووریە بە ڕازگۆیی و بە جددی ئەم مەسەلەیە بخاتە سەرشانی خۆی و بیبا بەڕێوە بڵێ من بە قازانجی خەڵک قەیرانی ئابووری چارەسەرەکەم و ئەم بارەگرانە لە سەرشانی خەڵک لا ئەبەم لێرەوە ئەو شتەی کە پێوترێ سیاست ئەو شتەی کە پێوترێ خەبات ئەو شتەی کە پێوترێت تێکۆشان لێرەوە دەست پێەکە بەڵام جیاوازی نێوان حیزبەکان ئەوە نییە حیزبەکەی من مخالیفی حیزبەکەی تۆ بێ بەڵام لە بەرژەوەندی خەڵک نەبێ قسەکەم ڕۆشنە ینی حیزبەکەی من ناکۆکە لەگەڵ حیزبەکەی توە بەڵام لە بەرژەوەندی خەڵک هاوڵاتی هیچ ئیسیفادەیەک ناکە لەمە بۆیە بە بڕای من هەر تەرەفێک کە بە ناوی خەڵکەوە قساکە یان دەیەوێ و بە تایبەتی ڕووی دەمم زۆر لە یەکێتی چکە یەکێتی باز لە نوێبوونەوە و کۆنگرەی تازە و ئاوانەکە من لە یەکی لە وتارەکانی شار بە ناوی ناسنامە و چارەنووسی یەکێتی دوای کۆنگرە بە تەحدید باسی ئەمەم کردووە یەکێک لە چارەنووسە گرنگەکانی یەکێتیەوەیە کە ئەم مەسەلەی قەیرانی ئابووریە لەسەر شانی خەڵک لابەرێ بیخاتە سەر شانی سەرمایەداری بیخات سەر شانی دەوڵەمەندەکان بیخات سەر شانی حکوومەت یان هیچ نەبێت لەسەر شانی خەڵک سوکتری یەک دوو سەرقەڵەمت بدەمێت لەسەر مەسەلەی بەرپرسیارەتی هەڵگرتنی کۆمپانیا سەرمایەدارەکان لە نەهجی ئابووری جیهانیدا زۆر جار باز لە ئابووری ئازاد بازاڕی ئازاد لیبراڵ و نیو لیبراڵە کرێت ئەم شیکاری تۆ بۆ بیهێنی بۆ هەرێمی کوردستان زۆر جار دەوتری هەرێمی کوردستان بازاڕی ئازادە ئەمە ژوای کردووە کە خەڵک بەرپرسیارەتی قەیرانەکە هەڵبگرێن تۆ ئەڵی چی باشە بازاڕی ئازاد وشەی ئازاد کێ ئازادە باشە بازاڕ ئازاد نییە خاوەن بازاڕ ئازادە چۆن بە عەرزەکەم یانی تۆ تەمەشاکە کۆمپانیایەکی دیاریکراو بە ئەرز وەرەگرێ بە پارەیەکی زۆر کەم لە حکوومەت باشە قەرز وەرەگرێ لە بانقەکانی حکوومەت هەموو تەسهیلاتێکی بۆ کرێ هەموو ئاسانکاریەکی بۆ کرێ باشە ئەویش بە پارەیەکی زۆر باشی فرۆشێتەوە بە خەڵک منێک کە خانوم نییە ناچارم بچمەوە بکڕم کەواتە خاوەنکارەکە ئازادە بەڵام کڕیارەکە ئازاد نییە باشە یان خاوەنکارێک هەیە ئەڵێ کرێکارێک یا کارمەندێکم پێویستە بەوەنگە یان چەند کرێکار یا چەند کارمەندم پێویستە بەوەنگە باش لەبەر ئەوەی کە کار نییە یان قەیرانی کار هەیە کرێکارەکە ناچارە بەو ئەوەندەی کە خاوەن کارێڵێ قبوڵی بکە بۆ چکە لە کوردستانی یاسای کار نییە لە ساڵی 1970ەوە یاسای کار لە عێراقا جێبەجێ ناکرێ بە قانونی زەمانی کەرتی تایبەت جێبەجێ ناکرێ باش تا ئیسەش هیچ بەدیلێکی بۆدان نەدراوە کە یاسای کار نەبوو کێ دیفاع لە کرێکاریا لە کارمەندێکەکە کە لە کەرتی تایبەتیاییژەکە کێ دیفاعی لەکە کە دەرەکرێ کێ دیفاعی لەکرا کە نەخۆشە بێ و موچەکەی نادرێتێ بۆیە هەموو ئەم مەسەلانە مەسەلەی گرنگن بۆیە ئەم بازاڕە بۆ کێ ئازادە بۆ ئەقەلیەتێک ئازادە کە دەوڵەمەنە مەسەلە ئێمە ئەو مۆبایڵەی کە ئیکڕین ئەو کارتی مۆبایڵەی کڕین بمانێ و نەمانەوێ ئەبێ هەر بۆ سیعرەبی کڕین چکە بۆ ئیختیاری دۆ من نییە ئیختیاری دۆممان نییە بێ بیکڕێ بە لەبەر ئەو ئەم بازاڕە کێ ئازادە ئەم بازاڕە خاوەن بازاڕەکە یان خاوەنکارەکە یا سەرمایەدارەکە ئازادە نە کڕیارەکە ئازادە نە کرێکارەکە ئازادە نە کارمەندەکە ئازادە باشە تەنیا فرۆشیارەکە ئازادە بازاڕی ئازاد بەو مەفهومەی کە لە سەرمایەداری ئەوروپیا هەیە هەردوو تەرەف ئازادن باشن ئەم هەردوو تەرەف ئازادە بە چیەکرێ بە قانون نەکرێ بە یاسای کارەکرێ لە کام لە دادگاکانی کوردستانە دادگای کار ئیشەکە لەکوێ لە کوردستان مافی پاراستنی نەخۆش هەیە
بۆ نمونە مەسەلەن لەم کاتی کۆرۆنایە کە خەڵک تووشی بەڵایەکی گەورە بووە خەڵک فەحسێکی زۆر بەسی دەکا کە چەند دقەیەکی تێچێ 7-8 دیناری لێسنن باش آخر من ئازاد نیم لەوەی کە چون فەحسێکی لوو دەکەم بۆ کۆرۆنا ناچارم بیکەم ئەو کەسە ئازادە کە پارەکە وەرەگری ینی بۆ ئەو بازاڕی ئازادە بۆ من بازارێکی نائازادە چکە من مەجبورم ئازادی مەجبوری نییە تعریفە بنەڕەتەکەی بازاڕی ئازاد هەر ئەوە هەردوو لە ئازاد بێ هەموو لایەک ئازاد بێ نەک لایەک ئەمە لە تیۆرە ئەمە یەکێکە لەو ئەمە لە بابەتی تیۆریەکانە ئەگەر بیت ڕاستیش وایە لە واقعیشدا وایە ئەبێ وابێ زانی بۆ کرێکارۆک و خاوەن کار لە بازاڕی کارە ئازاد بن بڵێ ئەزانی بۆچی وایە لەبەر ئەوەی کە ئازادی کە مادەم تۆ باز لە ئازادیەکەی ئازادی مافێکی هەمومانە هەم خاوەن کار ئازادە هەم کرێکار ئازادە هەم کڕیار ئازادە هەم فرۆشیار ئازادە ئەم مەسەلە فرۆشیار ئازادە بۆی کە بە نرخێک ئەی فرۆشێ کڕیاریش ئازادە کە نەیکڕێ لەو بچێت لە نرخێکی کەمتر بیکڕێ بەڵام تۆ تەمەشاکەی لەبەر بازاڕی کێبڕکێ قەیناکە بە مشکلە نییە ئەگەر منافەسەشە بێ قەیناکە بەڵام من ئیختیارم هەبێ ئەوەنگە ئیختیارم هەبێ مەجبور نەبم هەر ئاسیاسیال یا کۆڕەکسیال بکڕم قسەکە لەسەر ئەوەیە یا مەجبور نەبم مەسەلە ئیلا بێ بچم لای فڵان خاوەنکار بەو پارەکەمە ئیش بکەم ئەمە زیانی بە هەرێمی کوردستان گەیاندووە لە ڕوبەڕووبوونەوەی قەیران زیانی بە خەڵک گەیاندووە زیانی بە هەرێمی کوردستان گەیاندووە تەنها قازانجی بە شەریحەیەکی ئۆلیگارشی مەبەستم ئۆلیگارشی دەسەڵاتێکی کەمی دەوڵەمەند تۆ تەمەشاکە لە کوردستانە ئەو فەرقە چینایەتی کە ئیسا لە کوردستانە لە بینی زۆرینەی خەڵکە هەیە و لە بینی کەمینەی خەڵکی دەوڵەمەندە هەیە فەرقەکە چەند زۆرە ئەنجا دوای ئەوەش کە لە ساڵی 2024 مەعاشە یا 5 مەعاش دراوە هەموو ئەمانە بە ئاشکرا ئەوانە ئەسەلمێنێک کە حکوومەتی هەرێمی کوردستان بارەگرانەکەی قەیرانی ئابووری خسۆتە سەر شانی بەڕێزاگرام ئەگەر نەبوونی بازاڕی ئازاد یاخود بازاڕی ئازاد بۆ مەفهومی ئاماژەت پێداتۆ لە هەرێمی کوردستان باز لە بازاڕی ئازاد کرا بێت خۆی دەستەواژی بازاڕی ئازاد نەبووەتە قەیران ئەگەر بەو تعریفەی من بەڵێ وایە ینی یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی قەیرانی دارایی قوربان بەس سەرمایەداری و کۆمپانیاکان و ئەو ڕەبحە زۆر و ئەو قازانجە زۆر و ئەو پارە زۆرەی کە لە لای کۆمپانیاکان و لە لای سەرمایەداری و لای شەریکە سیاسەکانیانە ئەمە بۆ خۆی بەقەدەر ئەو قەیرانە ئابووری کە کەمبوونەوەی نرخی نەوت و سیاسەتی اقتصادی بینی هەولێر و بەغداد وەنا و ئەو سیاسەتە هەڵەی کە بە ناوی ئابووری سربەخۆ کردیان و هیچ نەتیجێکی نەبوو ئەمانە لەلایەک و ئەوەی کە من وتم لەلایەک کە پارەیەکی زۆر و بێشومار لەلای ئەو خەڵکانە کۆبۆتەوە کە یان بۆ خۆیان دەسەڵاتداری سیاسین یان شەریکن لەگەڵ کۆمپانیا و سەرمایەدارەکانە بەڕێزەکەم خراپ بەکارێنانی دەستەواژەی بازاڕی ئازاد لە هەرێمی کوردستان دەبینێ ئەگەر تۆ لە ڕووی واقع بینیەوە تەماشای ئابووری هەرێمی کوردستان و بەستنەوەی بە سیستمی حکومڕانی هەرێمی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە بکەیت چۆن پێناسەی ئابووری هەرێم دەکەی ئەوەی کە ئێستا هەیە ئابووری هەرێم ئابووریەکی وەکو عەرزم کردی ئۆلیگارشیە ینی دەسەڵاتێکی دەوڵەمەندی کەمایەتی هەموو دەسەڵاتێکیان هەیە و دیموکراسی کوردیش ئەم نمونەیە هەر لە هەرێمی کوردستان هەیە ئێمە ئێستا بەس هەرێمی کوردستانەکەن عێراقی جوایە مەبەستم ئەوەیە لە وڵاتانی نەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست نمونە لەسەر لە چینی جوایە لە ئابووری ئەم ئەوروپاش کرد دیموکراسی ئەوروپا گەر هەڵە نەم لە ئەوروپا ئەم ئۆلیگارشی هەیە لە ئەوروپا دەسەڵاتێکی ئۆلیگارشی هەیە کە با بڵێن کەمایەتێکی کەم پارەیەک و سەرمایەکی زۆریان هەیە بەڵام لەبیر نەچێت لە بەرامبەرە ماف هەیە ئازادی هەیە یاسای کار هەیە یاسای خزمەتگوزاری هەیە یاسای پاراستنی بەکاربەر هەیە یاسای پاراستنی نەخۆش هەیە یاسای خزمەتگوزاری گشتەکانی هەموو ئەوانی کە پێڵێ بنەما سۆشیال هەیە بیمەی بێکاری هەیە باشە و خزمەتکردنی پەککەوتە و نەخۆشەکان ئەوانە هەیە تەنانەت لە مەسەلەی کۆڕۆناشە دەوڵەتانی ئەوروپی ئەڵێ
لە سا هەفتەی مەعاشەکە دێمێ و لە ماڵەوە بە بەڵێ بۆی هەموو ئەمانە مەبەستم لە بەکارێنانی ئەو دەستەواژە کە لە ئەوروپاش ئۆلیگارشی هەیە خۆ و کەمینی دەسەڵاتە دەستەیە مەسەر ئابووریاگر پێ پاساو نییە بۆ هەرێمی کوردستان بەس مەبەستەکەی من بۆ ئەوەیە زیاتر ئاین دەتوانرێت ئەو قۆناغەتیە پەڕێنرێت زین چۆن خۆسیر کە ئێمە مادەم لە چوارچێوەی دیموکراسیە باسیەکەین باشە حەقی هەردوو لا بازەکەین حەقی سەرمایه‌داریش بازەکەین حەقی ناسەرمایه‌داریش باسەکەین یعنی حەقی خاوەنکاریش باسەکەین حەقی کرێکاریش باسەکەین حەقی خاوەنکاریش باسەکەین حەقی کارمەندیش باسەکەین حەقی حکوومەتیش باسەکەین حەقی هاوڵاتیش باسەکەین بەڵام هەموو ئەمانە بەچیە کرێ بە یاسا ئەکرێ کێشەکە لەوایە لە کوردستانە مەسەلە حکوومەت یاریمی کوردستان لە ساڵی 2020 4 مەعاش 5 مەعاشی دا و کەس نێ مەحاسبەی کە ئەخشتیوا لە دنیا نەبووە مەسەلە خاوەنکارێک بە کەیفی خۆی بە کەیفی مەسەلە سایز تۆ لەم کەناڵەیژەکەی زۆر بە ئاسانی ئەتوانن دەریشکن و کەسیش دادر نەپرسێ معلومە خۆیە ئەمە من قسەم لەسەر ئەمانەیە بۆیە ینی با بڵێن ئەم بارە گرانە خراوەتە سەر خەڵک بە شێوەیەکی گشتی لە هەموو مەیدان پەیوەندی بە زۆنی ژیانەوە نیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز ئەگەر ورد بیتەوە هاوڵاتی قورسایی هەموو قەیرانەکانی گرتووەتە ئەستۆ ململانەی سیاسی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زلهێزەکان دێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردویانە لە عێراقێکە لە سووریایە لە یەمەنە لە ئێرانە لە تورکیایە ینی پێدوانی هەر زۆنەکە خۆی وابێت کە هاوڵاتی پرسیارەکەن مەسەلە ئوردن وڵاتێکە نە زەرعاتی هەیە نە ئاوی هەیە نەوتی هەیە هیچی نییە بەڵام تۆ تەمەشاکە بڕۆ ژیانی خەڵکی ئوردن زۆر لە خەڵکی عێراق باشترە خۆ پرسیاری دومیژەوەی ئوردن لە عێراق زیاتر پابەند نییە بە ئەمریکاوە 100 ساڵ ئوردن یان بەچکەی بەریتانیا یا بەچکەی ئەمریکا بووە باشە بەڵام ژیانی خەڵکیش خۆش کردووە بۆیە ینی هێزە گەورەکان باز لەوە ناکەن تۆ ئەم قەیرانە ئابووریە بخە لە سەرشانی خەڵک قەتعەن باز لەوە ناکەن ئەو کێ ئەوێ ئەو هەرێمی کوردستانی ئەوێ کە سەر بەخۆی بێ سەر بە هێزە گەورەکان بێ بەڵێن بە تایبەتی بە غەرب ئەوەیە بێ ئەگینا تۆ ژیانی ئابووری خەڵک چاکەکەی یا چاکی ناکەی ئەو زۆر کاری بەوە نیە بەڕاستی و لە ماوەی ڕابردووشە با نمونێ بێنینەوە کە زۆر 30 ساڵی ڕابردوو کێم هەرێمەی پاراستووە ئەمریکا و غەرب نەی پاراستووە ئێ باشە سەردەمێک وەزعی اقتصادی باش بوو لە 2003 بووە 2013 وەزعی اقتصادی باش بوو باش ئەمریکا وتی وەزعی اقتصادی خەڵک خراپکەن ئێستا وەزعی اقتصادی خەڵک خراپە ئەمریکا وتی باشیکەن ئەوان حەقی تەفاسیلیان نییە لە ڕاستیە ینی مەبەستەکەی من لە خێربانی ینی هەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی ژیرۆدەی ئەم بابەتانەیە باشە بەڵام دەوڵەتانی خەلیج ئەگەرچی دەوڵەتانی دیکتاتۆرین بەڵام دەوڵەتی ڕۆفان لەبیرمان نەچێ یعنی ئێمە بۆ خۆمان 10 ساڵی ڕابردوو پێش 2013 ئەو حاڵەتەمان بینی کە وەزعی اقتصادی لە کوردستان و لە عێراق بەرەو گەشانەوە چێ بۆیە مەسەلەکە سیاسەتە بە بڕوای من یعنی ئەم سیاسەتەی کە ئێستا لە کوردستانە ئەکرێ سیاسەتێکی تەواو نیو لیبرالیزمە یعنی چی؟ یعنی بە تەواوەتی پاراستنی دەوڵەمەنە نیو لیبرالیزمە بەس لە لیبرالیزمی نوێ یان نیو لیبرالیزمی نوێ لیبرالیزمی نوێ ڕێک بیرکردنەوەکەی وایە کە هەموو شتەکە بازار ئەیبڕێنێتەوە هەموو شتەکە سەرمایە ئەیبڕێنێتەوە حکوومەت پێویست ناکە مەسەلا نمونەی لەم جۆرە هەیە لە جیهاندا بەڵێ نمونە زۆرە کاتە بابەتێکی وایە بابەتێکی ئاسایشە تا بەڵێ بە بابەتێکی ئەگەر بێنی مبڕری هەیە یعنی ئێمە باسی کوردستانی خۆمانەکەین ئێمە وڵاتێکی پچکۆلەیە و سەروەت و سامانێکی زۆر لە وڵاتایە هەیە بۆیە ئەمە یەکێکە لەو بەحسانی کە لە جیهانە لە 100 ساڵی ڕابردووە یەکێکە لەو بەحسانی کە خۆش لە پێشێکی بەرنامەکە باس کرد لە 100 ساڵی ڕابردووە قسەی لەسەر کراوە ئایا تۆ ڕێگا ستەمکارەکە هەڵبژێری یا ڕێگا ئازادی و دیموکراسیەکە هەڵبژێری بە بڕوای من لە کوردستانە بەداخەوە ڕێگە ستەمکارەکان هەڵبژار بۆ قورسە ئەو تەحویلە ڕێگە دیموکراسیەکە بەڕێی من قورس نییە ئاسانتریشە لەو ڕێگەی ترە زانی بۆچی چکە تۆ خەڵک زیاتر لێ ڕازیە بێ باری سەرشانی خەڵک باشتری سوگەکەی و ئیشێکی زیاتر ینی ئیشێک و با بڵێن ئیشتیغاڵێکی زیاتر بۆ خەڵکە دۆزیتەوە و باشتر دەتوانی کۆنتترۆڵی سەروەت و سامانی وڵاتیش بکەیت
بەڕێز دەکرێمی مهێرداد نووسەر و ڕووناک سپاس کە لە تەوەریەکەمی گەرما و گەرم لەگەڵماندا بووی. خۆشەویستان لە تەوەری دووەمدا گفتوگۆ دەکەین لەسەر دوایین دیبەیتی کاندیدەکانی سەرۆکایەتی ئەمریکا. بڕیارە ئەم شەو ینی بە کاتی ئەمریکا دوایین دیبەیت بەڕێوە بچێت. دیبەیتەکان چی دەگۆڕێت لە تێڕوانینی هاوڵاتیان لە ئەمریکا بۆی کە دەنگ بدەن بە سەرۆکێک یاخود ئەوەی کە پێی دەوتی ئەو دەنگانەی کە یەکلا نەبوونەتەوە ئایا بە دوایین دیبەیت گۆڕانکاری بەسەر بیر و هۆش و زیهنیاندا دێت لە دەنگدانە. لە مێژووی ئەمریکادا ئەم دیبەیتانە کاریگەریان هەبووە و ئەوەی کە لە دیبەیتەکانە پێشوەخت ڕاپرسی لەسەر کراوە لە دەرەنجامی دیبەیتەکان. دەرەنجامەکانی هەڵبژاردنیش هاوشێوە بووە یاخود گۆڕانکاری بەسەرداتوە. بەڕێز کار و خۆشناو سەرۆکی نیستیتۆی کوردی ئەمریکی بۆ توێژینەوە لە هەولێرە و لەگەڵمدا. بەڕێز کارۆخ ئەم کاتت باش لە دوایین دیبەیتی کە بڕیارە ئەم شۆڕێک بخرێت چاوەڕوانی چی دەکرێت؟ بەڕێز کاروخ کێشەیەکی تەکنیکی دەنگمان هەیە دواتر دەگەڕێم وڵاتان. جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان. ئەم شەو دوایین دیبەیت بۆ کاندیدانی سەرۆکایەتی ئەمریکا ئەنجام دەدرێت لە نێوان دۆناڵد ترامپ کە ئێستا سەرۆکە لەگەڵ جۆ بایدن کە کێبڕکەی دۆناڵد ترامپ دەکا. لە مێژووی ئەمریکادا ئەنجامدانی ئەم دیبەیتانە چ کاریگەریەکیان هەبووە؟ ئێستای ئەمریکا گۆڕانکاری زۆر نوێ هەیە و بە تایبەت پرسی ڕەگەزپەرستی یاخۆ ڕەشپێستەکان لەگەڵ هاتنە پێشەوەی کۆرۆنا پێدەچێت. دوو بابەتی گرنگ بین کە لە دوایین دیبەیتدا لە نێوان ئەو دوو کاندیدا گفتوگۆی لەسەر دەکرێت. دوایین دیبەیت چ گۆڕانکاریەک لە زیهن و بیر و هۆشی دەنگدەری ئەمریکیدا دروست دەکات؟ بەڕێز کار و خۆشناو سەرۆکی نیستیتۆی کوردی ئەمریکی بۆ توێژینەوە لە هەولێرە و لەگەڵمدا. بەڕێز کار و غێواری تۆ باش چ شتێک لە دوایین دیبەیت لە نێوان جۆ بایدن و دۆناڵد ترامپدا چاوەڕوان دەکرێت؟ بەڵێ سڵاوت لێ بێ کاک یوسف و سڵاو لە بینەرانی بەڕێزی گەلی کوردستان. دیارە ئەمە کۆتا دیبەیتە لە نێوان دۆناڵد ترامپ و جۆ بایدن چونکە
لە هەموو هەڵمەتی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکادا سێ دیبیت لە نێوان کاندیدانی سەرۆک و دیبیتێک لە نێوان جێگرەکانیان دەکرێت بەڵام بەهۆی ئەوەی کە دۆناڵد ترامپ ماوەیەک پێش ئێستا تووشی کۆڕۆنا بوو دیبیتی دووەم ئەنجام نەدرا لە 15 مان کە بڕیار بۆ ئەنجام بدرێ بۆیە ئەم شەو لە کاتژمێرنەوە بە کاتی واشنگتن دیسی بە کاتی ئەمریکا دیبیتی کۆتا یاخود دیبیتی سێم ئەنجام دەدرێ ئەم دیبیتە جیاواز لە دیبیتی یەکەم دەبێت چونکە دیبیتی یەکەم بەڕاستی دیبیتێکی زۆر دەتوانین بڵین لاواز بوو چونکە لە مێژووی دیبیتەکانی سەرۆکایەتی ئەمریکا کە لەوەتەی دیبیتی تەلەڤیزیۆنی هەیە لە ساڵی 1960ەوە کە یەکەم دیبیت لە نێوان جۆن کەنەدی و ڕیچارد نیکسن ئەنجام درا تاوەکو ئێستا دیبیتی یەکەمی نێوان جۆ بایدن و دۆناڵد ترامپ خراپترین دیبیت بووە یاخود لاوازترین دیبیت بووە چونکە ئەم دوو کەسایەتیە نەیانتوانی پەیام و بەرنامەی کار و پرۆژەکانی خۆیان گەینە دەنگدەری ئەمریکی دیارە لەم دیبیتەدا میکانیزمی جیاواز خراوەتە ڕوو ئەویش بەوەی کە لەم دیبیتەدا هیچ کامێک لە بربژێرەکان ناتوان لە دووخولەکی خۆیان ئەویتر ببڕن بۆ مانایی مایکەکانی پێشیان دەکوژێتەوە کاتێک کە هەر یەکێک قسە دەکا بۆ ئەوی کە ئەویتر نەتوانێت کە قسەکانی پێ ببڕێت اینجا ئەم دیبیتانە زۆر گرنگن کاگ یوسف چونکە بۆ دەنگدەری خۆڵەمێشی بۆ ئەو دەنگدەرانەی کە لە ئەمریکا هێشتا خۆیان یەکلا نەکردوتەوە دەنگ بە کامە کاندید دەدەن چونکە دەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆری دەنگدەرانی ئەمریکی لەسەر بنەمای ئایدۆلۆژیا دەنگ نادەن بەڵکو لەسەر بنەمای ئەوەی کە کامە بربژێریان کامە کاندید دەتوانێت خزمەت بە خەڵکی ئەمریکا بکات بە مەرجە دەنگ دەدا ینی بۆ نمونە سێ لەسەر چواری خەڵکی ئەمریکا دەنگدەری ئەمریکی نە کۆماری نە دیموکراتن بەڵکو ئەم کەسە ئەم خەڵکی ئەمریکا دەنگدەری ئەمریکی ئەم کەسانن کە پێیان دەڵێن دەنگدەری خۆڵەمێشی ینی خۆیان یەکلا نەکردوتەوە لە نێوان دیموکرات و کۆماریان لە نێوان بایدن و دۆناڵد ترامپ ئەمانە چاوەڕێ دەکەم بزانن بەرنامەی کامەیان لە بەرژەوەندی ئەمریکایەت کامیان دەتوان خزمەت بە خەڵکی ئەمریکا بکەن ئەمەیان دەنگ دەدانە بەویان بۆیە ئەم دیبیتە زۆر گرنگەوە چاوەڕێ دەکرێت کە زیاتر لە 100 ملیۆن هاوڵاتی ئەمریکی بینەری ئەم دیبیتە بن بەڕێز کارۆخ لە نێوان دیبیت یەکەم تا ئێستا گۆڕانکاری لە تێڕوانینی هاوڵاتیانی ئەمریکا ڕوویداوە بۆی کە پشتیوانی لە ترامپ بکەن یاخود لە جۆ بایدنی بکەن پێم وایە کە بەگوێرەی ئەم ڕاپرسیانەی کراوە لەلایەن هەندێک دام و دەستگای ڕاگەیاندنی ئەمریکی یاخود ناوەندەکانی لێکۆڵینەوە think tank تاوەکو ئێستا جۆ بایدن لە پێشەوەیە بە نزیکەی 9 خاڵ بۆ 10 خاڵ بەڵام ئەمەشمانەوە نییە کە یەکلا بوو بێتەوە بۆی جۆ بایدن بتوانێت کورسی کۆشتی سپی لە ژێر ترامپ دەربێنێ چونکە هەمیشە پشت نابەسترێت بە ڕاپرسیەکان لە 2016 بە هەمان شێوە هیلاری کلنتن لە پێشەوە بوو بەڵام دواتر ئەوە بوو کە دۆناڵد ترامپ بردیەوە چونکە سیستەم و میکانیزمی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە جیاوازە لە هەموو وڵاتانی جیهان ئەویش لە ڕێگای کۆمەڵەیەکەوە دەکرێت کە پێیان دەڵێ کۆمەڵی هەڵبژێراو یان ئەلکتۆرال کۆڵێج ئەمانە دەستەیەکن ئەمانە سەرۆک هەڵدەبژێرن ینی خەڵکی ئەمریکا بەڕاستەوە خۆی دەنگ نادەنە سەرۆک بەڵکو دەنگ دەدەێن دەستەیەک کە ژمارەیان 538 ئەندامە ئەم دەستەیە سەرۆک هەڵدەبژێن ینی کامە بەربژێر توانی 270 دەنگ لەم دەستەی هەڵبژاردن 270 دەنگ لەم دەستەیە کۆ بکاتەوە ئەوە دەبێتە سەرۆکی ئەمریکا بۆیە ئێستا بەگوێرەی ڕاپرسیەکان جیاوازی نێوان دۆناڵد ترامپ و جۆ بایدن تاڕادەیەک کەم بۆتەوە بۆ مانایی کە منافەسەکە زۆر قورس بووە و جۆ بایدن ئەگەر چی لە پێشەوەی بە چەند خاڵێک لە دۆناڵد ترامپ بەڵام پێم وایە کە ینی بڕکابەری نێوان دۆناڵد ترامپ و نێوان جۆ بایدن زۆر گەرمە و خەڵکی ئەمریکاش لە دیبیتی ئەم شەوە خۆیان یەکلا دەکەنەوە بزانین دەنگ دەدەنە کامە بەربژێر و دواتر لەم دە ڕۆژەی داهاتوو یاخود لەم دوو هەفتەیە داهاتوو ئەگەر هیچ گۆڕانکاریەک نەبێ ئەگەر هیچ سەپرازێک ڕوونەدا ئەگەر شتێکی وا ڕوونەدا ئەو کاتە خەڵکی ئەمریکا یەکلا دەکەنەوە سەپرایز زۆکوچی کامەیان بڵین سەنجی مەحەک بەلای کامەیاندا دەبێ وەکو دۆزینەوەی ڤاکسینی کۆڕۆنا ئەگەر ڤاکسینی کۆڕۆنا بدۆزرێتەوە پێم وایە لە بەرژەوەندی ترامپ دەبێەوە ترامپ دەتوانێت بۆ خولی دووەم هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بباتەوە و بۆ 4 ساڵی تر لە کۆشتی سپی بمێنێتەوە بەڵام ئەگەر وەزعەکە هەر بەم شێوەیە بێ بەجێرەی ڕاپرسیەکان تاوەکو ئێستا جۆ بایدن لە پێشەوەیە و دیموکراتەکان پێم وایە ئەگەر وەزعەکان هەر بەم شێوەیە بڕوە ئەوە دیموکراتەکان دەتوانن کە کورسی کۆشتی سپی بەدەست بێنن لە نێوان 4 ساڵی ڕابردووە لە ئێستاوە تاڵبژاردننی پێشوو کۆمەڵە پرسی نوێ سەری هەڵداوەیەک لەوانە پرسی ڕەگەزپەرستی لە ناو ئەمریکادا
و پرسی کۆرۆنا بە هەموو ئەو لێکەوتانی کە پەیوەندی بە کەرتی تەندروستی هەیە لە ناو خۆی ئەمریکا دامدوانە وەکو زەقترینیان تەماشاکری لەسەر ئاستی سیاسەتی دەرەوە پێگە و مەکانەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و بە پێچەوانەوە پرسی هێنانە پێشەوەی ئیسرائیل و دیاریکردنی قودس و نزیکردنەوەی عەرەب و ئیسرائیل و هەندێک بابەتی دیکەش هەیە. ئەنی ئەمانە کامیان زۆرترین کاریگەری ئەبێت لەسەر دەنگدەری ئەمریکی؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی کاک یوسف سیاسەتی دەرەوە لەم هەڵبژاردنەدا پشتی شێری بەرنەکەوتووە. هەمیشە سیاسەتی ناوخۆوە بە تایبەت لایەنی ئابووری بەلای هاوڵاتیانی ئەمریکاوە گرنگە. ینی کامەست بربژێر و کامە کاندید پرۆژەی باشتری ئابووری پێبێ بۆ ناوخۆی ئەمریکا ئەمە بەلای دەنگدەری ئەمریکیەوە گرنگە. بۆیە سیاسەتی دەرەوە بەم شێوەیە زەق نەبۆتەوە لە هەڵمەتەکانی هەڵبژاردن، بەڵام بەڕاستی ئەمەش دەستکەوتێکی گەورە بوو بۆ دۆناڵد ترامپ کە توانی لە مێژووی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلەوە لە ساڵی 1948 تاوەکو ئێستا پێشکەوتنی بەو شێوەیە لەم ناوچەیە بەخۆ نەدیتراوە. ینی هیچ وڵاتێک یاخود هیچ سەرۆکێکی ئەمریکی نەیتوانی وەکو دۆناڵد ترامپ پەیوەندیەکانی عەرەب و ئیسرائیل ئاسایی بکاتەوە کە ئێستا دوو وڵات بە شێوەیەکی فەرمی پەیوەندیەکانی ئاسایی کردوتەوە وەکو ئیمارات و بەحرێن و ئێستا سوودانیش ئەمریکا دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە ئێمە لە لیستی تیرۆر دەریان دێنین و سوودانیش دیارە ئامادەیان دەربڕیوە کە لەگەڵ ئیسرائیل پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە. بۆیە بە شێوەیەکی گشتی دۆناڵد ترامپ لەسەر ئاستی سیاسەتی دەرەوە کۆمەڵێک دەستکەوتی گەورەی هەبووە، هەر لە کوژرای قاسم سولەیمانی و ئەبوبەکر بەغدادی و ئەبومەدی موهەندیس و کۆمەڵێک کارکتەری گرنگ کە بەلای خەڵکی ئەمریکا ئەمانە تیرۆریست بوون و هەروەها ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی عەرەب ئیسرائیل و جێبەجێکردنی گرێبەستی سەدا و هەروەها پێم وایە لەگەڵ چینا کە ئەمریکا زۆر بەتوندی بەرەنگاری چین بۆتەوە بۆی چین نەتوانێت هەژمونی ئابووری خۆی بەسەر جیهاندا فەرز بکە و هەروە بە شێوەیەکی گشتی دۆناڵد ترامپ کە شیعار و دەتوانم بڵێم سلۆگان و لۆگۆی هەڵبژاردنەکانی بریتی بوو لەوەی ئەمریکا ئیز فێرست یان میک ئەمریکا گرێت ئەگەین، ئەوەی کە دەڵێ ئێمە ئەمریکا بەهێز دەکەینەوە ئەمریکا دەبێ هەمیشە بەرژەوەندەکانی ئەمریکا لە پێش هەموو بەرژەوەندەکانی وڵاتانی جیهانەوە بن. ئەوەی جێبەجێ کردووە چونکە دۆناڵد ترامپ بە دیدگای ئابووریەوە دەڕوانێتە سیاست و سیاست لە ڕێگای ئابووریەوە بڵێن بەرجەسە دەکا بەو مانایی کە زۆر باشە بەڕێزکار و ئەگەر دوایشتە لەسەر دیبەیتەکان لێ ئابووری بەڵێ ئەنی لە مێژووی ئەمریکادا لە 1960 تا ئێستا ئەم جۆرە دیبەیتانە کاریگەریان لەسەر دەنگدەر دروست کردووە هاوکێشەکانی گۆڕیوە دەنگدەر بەم جۆرە دیبەیتانە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەم دیبەیتانە زۆر گرنگن و لەم دیبەیتانەشە چۆن کاندید و بربژێرەکە دەتوانێت پەیامەکانی خۆی پرۆژەکانی خۆی و ئەم کار و خزمەتەی کە دەیەوێت لە 4 ساڵی داهاتوو بە خەڵکی ئەمریکایی بکە چۆن دەتوانێت بیگەێنێ هەتا زمانی جەستە گرنگە و شێوازی دەربڕین گرنگە کاک یوسف هەتا لە دیبەیتەکەی ساڵی 1960 کە جنابت باس کرد لە نێوان جۆن کەنەدی و لە نێوان ڕیچارد نیکسن ئەو کاتە ڕیچارد نیکسن ڕەتی کردەوە کە بۆ نمونە لە ستۆدیۆیە میکیاژی بۆ بکرێت بۆی دەرکەوێت ئەمە کاریگەری دروست کرد و هەتا دەڵێن هەندێک لە ڕاپرسیەکان ئاماژەل بۆ دەکەن کە شێوەی ڕیچارد نیکسن زۆر بە ناشرینی دەرکەوتووە چونکە ڕەتی کردوێتەوە مکیاژ بکە ئەو کاتە و بۆیە جۆن کەنەدی زیاتر دەنگەکانی پێشکەوتووە بۆیە بڵێ ئەم دیبەیتانە کاریگەری تەواو دروست دەکات لەسەر دەنگە خۆڵەمێشیەکان چونکە هەندێک دەنگدەر هەیە بۆ نمونە ئیڤانجلیکەکان بەشێکی زۆریان دەنگ بە ترەمپ دەدەن ئەمانە خۆیان یەکلا کردوێتەوە ئەم دیبەیتە بۆ هەندێک خەڵکی دیموکرات و کۆماری ئەوەندە دەتوانم بڵێم کاریگەریان نییە چونکە ئەمانە خۆیان یەکلا کردوێتەوە بەڵام بۆ دەنگە خۆڵەمێشەکان یان بۆ ئەو وڵاتانی کە پێیان دەڵێن سوینگ ستیت ئەو وڵاتانی کە لە هەر هەڵبژاردنێکە دەنگ بە کاندیدێک دەدەن ئەم دیبەیتانە زۆر گرنگە و ئەم خەڵکانەی کە تاوەکو ئێستا خۆیان یەکلا نەکردوێتەوە لەم دیبەیتی ئەم شەوە خۆیان یەکلا دەکەنەوە بزان کامەیان زیاتر دەتوان خزمەت بە ئەمریکا بکەوە دەنگی خۆیان دەدەنە کامە کاندید. بەڕێز کار و خۆشناو سەرۆکی نیسیتۆی کوردی ئەمریکی بۆ توێژینەوە سپاس کە لەگەڵماندا بوویت. ئێوەش خواتان لەگەڵ.